بەڵێ ئەزانمان لە تەوری دووهەم لەگەڵتان دەبین و باز لە بابەتێکی دیکە دەگەین کە بێگومان دراوە ئەلکترۆنیەکان لە ئێستادا ڕوو لە زیادبوون دەکات و ڕوو لە بڵاوبوونەوە دەکات. زۆرێک لە خەڵکی وەکو بزنسێک چاوی لێ دەکەن و پارە دەکەنە ناویەوە و وا دەزانن یاخود لەوانەیە بە سەرچاوێکی دارایی باشی بزانن. ئایا هەر بەڕاست ئەمە دەکرێت وەکو بزنسێک و سەرچاوەیەکی دارایی پشتی پێ ببەسترێت؟ و زۆر جار بینیومانە کەسانێک بەبوونی ئەم جۆرە دراوانە و لە ناکاودا بەزینی ئەم دراوانە لە بازاڕی جیهانیدا تووشی زەرەربوون و تووشی مایە پوچ بوون بوون. بزانین ئایا لەکەوتە خراپەکانی مامەڵەکردن بەم دراوانەوە چێوە؟ ئاگەر کەسێکیش مامەڵە بەم جۆرە دراوانەوە بکە پێویستە چۆن بزانێت کە ئەم دراوە لە داهاتوودا دەکرێت پشتی پێ ببەسێت و چۆن بزانرێت کە ئەمە دراوێکی کۆپین یاخود بڵین دراوێکی فێک نییە دواتر کە کەسەکان و ئەو بڕەپارەیە کە خراوەتە ناو ئەم دراوەوە لەلایەن کەسێکەوە ببردرێت و فەڵیان لێ بکرێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە با میوانداری دکتۆر هەرێم ڕێبووە، ڕاوێژکاری بازاڕە داراییەکان کە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لێ بە دکتۆرم، کاتت باش، زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتێکە بە ئێمەت بەخشی. سڵاو لە بەڕێستانم کاتەیەوە و بینەرانیش باش. دکتۆر، ئەگە باسێکی دراوی ئەلکترۆنیمان بۆ بکەی بزانین ئایا دراوی ئەلکترۆنی چیا و یەکەم جار ساڵی چەند بوو کە ئەم دراوە لە جیهاندا پەرەی پێ درا و خەڵک مامەڵەی پێوە کرد؟ لە ڕاستیە سەبارەت بە بازاڕی کریپتۆکەرەنسی مێژوویەکی دوور و درێژی نییە. هەمووی تەمەنی بازاڕی کریپتۆکەرەنسی 12-13 ساڵە. ئەوش لە دوای ساڵی 2002 بزات و تاوەکو مابینی 2013 بۆ یەکەم جارکە بیتکۆین دروست بوو وەکو سیستەمێکی نوێی بلۆکچین، وەکو بەدیلێک بۆ سیستەمی دارایی ئەمڕۆ خۆی نواند. لە پاڵیا سیستەمەکە بوو بە کار ئاسانی کرد و یاخود هاوکاری کرد لە دروستبوون و بەدیهێنانی چەندین کریپتۆی تر. مێژوویەکی زۆر دوور و درێژی نییە. بەنسبەت عێراق و هەرێمی کوردستانەوە شتێکی تازەیە، بەنسبەت جیهانیشەوە شتێکی تازەیە. بەڵام ئەوەی کە لە بازاڕی کریپتۆکەرەنسی خوێنرێتەوە ئەوەیە کە وەکو سیستەمی بلۆکچین، وەکو ئەفکارێکی نوێ لە ناو بازاڕە جیهانیەکانە هاتووەتە کایە بۆ ئەوەی کە پەیامی خۆی بگەێنە. پەیامەکەشی ئەوەیە کە پێی وایە ئەو سیستەمە دارایی کە ئێستا لە جیهانە هەیە سیستەمێکی متەکامل و کامل نییە و ئەوان ئیدعای ئەوەکەن وەکو سیستەمەکە کە ئەتوانن بەدیل و جێگرەوەی سیستەمی دارایی ئەمڕۆ بن بە چارەسەرکردنی ئەو کێشە مەشاکیلانەی کە لە سیستەمەکە هەیە. فاگەر ئێمە باس لە تاریخەکەی بکەین، تاریخێکی دوور و درێژ نییە، ناگاتە 15 ساڵ تاریخەکەی و بەنسبەت دنیاوە کەوتم شتێکی نوێیە. کاکتۆر، ئێستا دەتوانین بڵێن جۆری جیاوازی دراوی ئەلکترۆنی پێیا بووە یان ئەوە تا ئێستا چەندین جۆر هەیە کە کەسەکان ڕووی تێکەنەوە بەکارهێنانی دراوە ئەلکترۆنیەکان؟ بەڵێ ئێستا بازاڕی کریپتۆکەرەنسی پێش هەموو شتێک پێویستە بزانین کە بازارێکی دیسنترەلایزەوە، تە بازارێکی ناوەندێکی نییە، جێیەکی نییە، مەقڕێکی ڕئیسی نییە ئەم بازاڕە و لە حاڵەتی ئێستایا بە هەزاران کۆنین و دراوی دیجیتاڵی لەنا ئەم بازاڕەیە وجودیان هەیە و کڕین و فرۆشتنیان پێوە کرێ و بوونەتە بەشێکی گرنگ لەم بازاڕە. بەڵام ئەوەی کە لەم بازاڕەیە بە باوکی هەموو کریپتۆکاندا لە بیتکۆینە پاشان ئستریۆم و لە ئێستاشە ئەتوانین تا ڕادەیەک بڵێن سۆلانایەکە لەو کریپتۆ باشانەی کە لە بازاڕەکانە هەیە. بەڵام ئەمە لەوانەیە جیاکردنەوە و تەعامل پێکردن و کڕین و فرۆشتنی ئاسان نەبێ. ئەگەر یەکێک معلوماتێکی زۆر باشی نەبێ، یەکێک لە نزیکەوە لەو بازاڕە ئیش نەکایە، خۆ یەکێک لە مەجالی دارایی و لە مەجالی بزنسە، بەڕاستی بازارێکە وەکو بەحری لێ هاتووە. ئێستا ڕۆژانە کریپتۆی تازە دێ، ڕۆژانە عملاتی تازە دێ و ئەوانەشی کە لەو بازاڕە ئیشەکەن زۆر جار قابلیەتی ئەوان نەبێ لەوانەیە جیا بکرێنەوە، چونکە ئەم بازاڕە ئەم کریپتۆکەرەنسیانەی کە دروست دەبن وەکو لە بیدایەتە وتم هەرێکێکیان کە دروست ئەبێ پرۆژە و بەرنامەیەکی هەیە و پێی وایە کە ئەم پرۆژە بەرنامەیە ئەو کە هەیەی ئەبێتە هۆی ئەوەی چارەسەرکردنی کێشەیەک لە کێشەکانی ژیانی ئەمڕۆی ئێمەیە. جا ئەمە تەفاسیلی زۆرەکەەوە بەرهێنەرێک چۆن بتوانێت بەرهێنان لە کریپتۆن بکە و لەسەر چه ئەساسێک قەراردا
بەڵێ زۆر باشە دکتۆر ئاماژە بۆ کە لەسەر سیستەمی بلۆکچین ئەم جۆرە کڕین و فرۆشتن یاخود ئەم جۆرە دراوە ئەلکترۆنیانە بەڕێوە ئەچن ئایا دەکرێت ئەم سیستەمە هاک بکرێت لەلایەن کەسانی هاکەرەوە؟ بەخۆی هەر شتێکە پەیوەندی هەبوو بە تەکنەلۆژیاوە تۆ بێ احتیمالەتێکی ئەوە دابنێت کە مەجای خەرق و مەجای هاکردنی هەیە بەڵام تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە من لێکۆڵینەوەم لەسەر کردووە و شتێکیشە معلوماتێکیشە کە لەوانەیە زۆر معلوماتێکی گرنگ و شاراوە نەبێ و بەشێکی زۆری ئەو شارەزانەی کە لە وازارە ئیشەکەن لەوە تێبگەن کە سیستەمی بلۆکچینێکێکە لە بەهێزترین ئەو سیستەمە تەکنۆلۆژیانەی کە لە دنیاە هەیە و هاکردنی تا ڕادەیەکی زۆر لە شتێکی لە بابەتێکی مستەحیلە چێ من پێم وانیە وەکو خۆم سیستەمی بلۆکچین لە خەتەریات تا بێ بۆەوەی کە هاک بکرێ ئەوەی کە لە ڕوو سکیوریتیەوە ئەگەر تەمەشای بکەین لەم سیستەمێک کە ئێستا هەمانە من دەتوانم بڵێم بەهێزترە لە ڕاستیە. زۆر باشە کاکتۆر باس و خواسێکی زۆر هەڵەگری ئەم بابەتی دراوە ئەلکترۆنیانەی زۆر جار تاند لەلایەنە دینیەکەشەوە ئێمە بینی ومانە فتوادرێ بۆی کە حرامە مامەڵەکردن پێوە یانە تا دروستە ئێمە ناچینە بابەتە دینیەکەەوە بەڵام هەر لە ڕووی بازاری داراییەوە هەر بەڕاستی کەسێک پێویستە کە پەنا بەرێ بۆ دراوە ئەلکترۆنیەکانیان ئەو تا قازانج و زەرەری چی بۆ کەسێک کە ئەم هەنگاو بنێت. لە ڕاستی ئەم بابەتە لە هەردوو ڕوانگەکەەوە قسەی زۆر هەڵەگرێ وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد ئەیشی ئەو من نییە کە بچمە ناو مەجالە دینیەکەیەوە ئەو بەجێڵین بە مامۆسایانی بەڕێزی ئاینی ئەوەی کە لەسەر مستەوە اقتصادیەکەی من باسی بکەم ئەوەیە کە وەکو لە سەرەتاشە باسمان کرێمە ئەم مۆزوعی کریپتۆکەرنسی و دراوە دیجیتاڵەکان خۆی لە دنیای تاریخێکی درودرێژی نییە بەنسبەت عێراق و هەرێمی کوردستان هەر شتێکی زۆر زۆر تازەیە ئەگەر مێژوەکەی لە عێراق وەرەمی کوردستانە بگەڕێنینەوە توانین بڵین لە 2020ەوە لەو کاتێک کە کۆرۆنا سەری هەڵدا خەڵک لە ماڵەکانیانەوە بە دوای سەرچاوەیەکی دەخلی نوێ ئەگەڕان ڕێیان لە بازاری کریپتۆکەرنسی کرد و ئاشنا بوون بە بازاری کریپتۆکەرنسی لە ڕاستیشە ئەوەی کە لە بازاری کریپتۆکەرنسیە هەیە لە مەسلەی زەرەر و قازانج لە مەسلەی کڕین و فرۆشتنە معاملەیەکە و لە حاڵەتی ئێستا بۆتە ئەمری واقع و لە هەموو وڵاتێکە هەیە و هیچ کەسێک ناتوانێت ئینکاری لێ بکات کە شتێکیش بوو بە ئەمری واقع خەڵکانێک وەکو مەزدەرێک لەوانەیە بەکاری بێن و پیان وابێ دەرفەتێکە بۆ ئەوان کە بتوانن دەخلی خوانی پێ زیاد بکەن ئەوەی کە لەو بازاڕی شەکە پێویست لەوە بزانێت کە ئەمە لە سەرەتایە بەخۆی لە دنیاە وەکو بزنسێک چاوی لێ ئەکرێت و ئێمە شتوانین وەکو بزنسێک چاوی لێ بکەین بەڵام بزنسێکی زۆر زۆر زەحمەتە بزنسێکی ئاسان نییە بزنسەکە پێویستی بە تێگەیشتن و بە دنیابینینێکی جیاوازەیە بزنسەکە پێویستی بۆیە کە تۆ بەردەوام ئاگات لە دۆخی بازاڕە داراییەکان بێ بەردەوام ئاگات لەو پۆرتفۆلیۆ بێ کە لەسەر ئەساسی ئەو کریپتویانە من پێم خۆشە باسیش لەوە بکەین ئێمە وەکو وەبەرهێنەر وەکو بزنس وەکو بازرگان تۆ چۆن قەرارەیە کە کریپتۆکەرنسیێک بکڕێ ئەمە کۆمەڵێک پێوەرمانەیە بە شێوەیەکی گشتی لە بازاڕە داراییەکانە بۆ ئەوەی کە خەڵکیش بزانێ ینی بە شێوەیەکی من هەستەکەم ئەوەی کە لە کوردستان و عێراقا هەیە خەڵک بە شێوەیەکی عشوایی دوای قەرەباڵغی بازار کەوتن بەبێ ئەوەی هیچ معلوماتێکیان هەبێ و ئاگایان لەخۆیان نییە ئەوان شەڕی گەورەترین نظامی تەکنەلۆژیەکەن کە ئیشکردن لەگەڵ ئەو نظام و کێبڕکێکردنی شتێکی زۆر زۆر ئاسان یان شتێکی زۆر قورسە و بە هیچ شێوەیەک ئاسان نییە چونکە تۆ لەم بازاڕە بۆ ئەوەی کە قازانجکە پێویستە یەکێک زەرەر بکە ئەمە یەکێکە لەو میزاتانەی ئەوەی کە لە بازاڕە ئیشەکات پێویستە لەمە تێبگا جا بەدەر لەم بابەتانش کە ئەمە بابەتێک کە توانی لەسەر مستەوای زانستی و علمی خوێندنەوەی لەسەر بکەیت و خۆت تەطویر پێ بکەیت و وەکو مەدرسەیەک ببینی لە پاشترا تەخەڕج بکەی پێم خۆشە خەڵکەوە بزانێت کە هەر قەرار ئەدات بۆ کڕینی دراوێکی ئەلکترۆنی یاخود هەڵگرتنی یاخود بازرگانی پێوەکردنی پێویستە چەند خاڵێک لە بەرچاو بگرێ وەکو ڕێنمایی یەکەم جار کە کریپتۆکەرنسیێک دێتە بوونەوە لە سەرەتاشە باسم کرد ئەبێ پرۆژەیەکی جددی هەبێ ئەم کریپتۆکەرنسیە پرۆژەکەشی چییە عادەتەن پرۆژەکانی ناو کریپتۆکەرنسی ئەوەیە کە کێشەیەک لە کێشەکانی ژیانی ئێمە چارەسەر بکە باشە ئایا ئەم کریپتۆکەرنسیە کە من بە تەمان بیکڕم چی کێشەیەک لە دنیاە چارەسەر دەکات چ شتێک لە ژیانی مرۆڤایەتی ئاباتە پێشەوە ئایا بەجددی ئەمە پرۆژەیەکی معقول و ڕێکوپێک و دوورمەودای هەیە کە من بتوانم حەسەب ئەم پرۆژەیە ئەمە هەیەی لە مستەقبەل ئەو سەرمایە کە سەرمایە گوزاری تیاکەم هێواش هێواش پارەکەم زیاد بکە ئەمە بابەتێکی زۆر زۆر ئەساسە دوام تۆ کۆبەرێنەر پێویستە بزانی
لە پاش پرۆژەکە ئەوەیە کە چێن ئەوانەی کە لە بازارە پشتگیری لەم پرۆژەیەکەن ئایا هیچ کۆمپانیایەکی عملاقی عالەمی لە پشتم بابەتەوەیە هیچ سەرمایه‌دارێکی گەورەی دنیا لە پشتم بابەتەوەیە هەر بە فعلی پرۆژەیەکی جددیە و کۆمەڵی کۆمپانیا جددی لە خۆی کۆ کردوەوە ئەمەش پێویستە ئەم ڕۆژی هەڵبستەنگێنرێت چونکە ئەگەر تۆ وەکو شەخص هەر ئەفکارێکتە بێ ئەگەر لە ڕووی مادیەوە شەریکاتی عملاق و شەریکاتی زەخمت لە پشت نەبێ و سەرمایە گوزاری تیان نەکرێت لەو پرۆژەیە کە تۆ هەتا ئەوە لە کۆتایە ئەمرێ پرۆژەکە یعنی نەجاحەت نایەنێ ئەو ئینڤێستمنتش کە تۆ ئەیکەی لەوێ لە ڕاستیە ئەبێتە خەسارە بۆت دواتر بابەتێکی ترێت تۆ بێ بزانی ئەم کریپتۆکەرەنسی سەپلایەکەی چەندە یعنی تۆ عەدەدی ئەم کریپتۆکەرەنسی کە تۆ ئەیکڕی ئەگەر کابرا بتوانێت ماڵە نیهایە لێ ئینتاس بکە و لێ بەرهەم بێنێ ئەوە نابێ پێشبینی ئەو بکە سعرەکەی لە بازاڕەکانە زیاد بکات چونکە ئەم کریپتۆکەرەنسی لەسەر سیستەمەکە کە دروستە کرێ شتێکت لە نەبوونەوە هێنرێتە بوون فکە شتێکت لە نەبوونەوە هێنایە بوون پێویستە حەسەب معادلاتی اقتصادی تۆ تەعاملی پێ بکەیت و بە شێوەیەکی بەردەوام ئاگات لە مەسەلەی عەرز و تەڵەبی بێ بۆ ئەم شتێک کە دروستت کردووە عملە خسووتەتە ڕوو قیمەتەکەی لەدەست نەیە زۆر گرنگە بۆ یەکێکە کریپتۆکەرەنسیەکە ڕێبە بزانێت کە سەپلایەکەی عەدەدی ئەم کریپتۆکەرەنسیانە چەندە بۆ ئەوەی کە تۆ بزانی لە مستەقبەلی ئەبێ یاخود مستەقبەلی نابێت جا ئەمانە چەند هۆکارێکی تر یاخود چەند بابەتێکی تر تۆ وەکو بەرهێنەر پێویستە دیراسەی بکەی و ئەم دیراسانش ئاسان نییە لە ڕاستیە لەوانەیە من ئەگەر بمە کریپتۆکەرەنسیەک کڕم لە بازاڕە پێویستم بە 2 هەفتە 3 هەفتە مانگێک دراسە بێ لەسەر کۆینەکەن جا لەوانەیە لاخیریان بگەمە ئەو نەتیجەی کە نەیکڕم باشە یاخود بیکڕم ینی ئاسان نییە بەڵام خەڵک لای ئێمە لە عێراق وەرەمی کوردستانە ڕۆژانە معاملەکە بە بەشێکی زۆری و کریپتوانەی لە بازاڕە هەنوو بەبێ ئەوەی کە هیچ خوێندنەوەیکی کردو بێ ئەوەی بزانە ئەم پرۆژەیە هیچێ کێشەیەک چارەسەرەکە چ کۆمپانیایەکی لە پشتە عەدەدەکەی چەندە ینی ئەمانە پێویستی بە هۆشیاری و پێویستی بە ئەوە ئەگەرنا ئەم بازاڕە سەر لەبەری ئەبێتە خەسارە ئەگەر تۆ بە شێوەیەکی زانستی لە ناوی ئینڤێستمنت نەکەیت. زۆر باشە دکتۆر وەکو دەبینین لە ئێستادا لە جیهاندا ژمارەی زۆر جیاواز لە کریپتۆکان هەیە پارە دەدەی بۆ ئەوی بڕێک لەو کریپتۆیە بکڕی هەیە بە شێوەی مانینکردنە هەیە بە شێوەی یاریکردنە ئایا ئەگەر کەسێک ئەم وردەکاری بەڕێزت باسی کرد کە خوێندنەوە بۆ ئەم دراوە بکات کاتێک گێتە ناو یاریگاکەوە ئایا پێویستە چی بکات ڕێنمایی چییە بۆ کەسێکی ئاسایی بۆ خەڵکێکی ئاسایی کاتێک کە خود دەداتە ئەم جۆرە یاری ئەلکترۆنیانە یا خود دەداتە ئەم دراوە ئەلکترۆنیانە هەیە بە شێوەی یاریکردن دەست دەکەوێت هەیە بە شێوەی ماینینگکردن یان هەر شێوازێکی دیکە بێ ئایا پێویستە هەر کریپتۆیە کە هاتە ناو بازاڕەوە بەبێ ئەوەی کە هۆشیاری هەبێت بەشداری بکات لەم جۆرە دراوەیە؟ خۆی لە ڕاستیان من بە هیچ شێوەیەک پێم وانێ ئەم بازاڕە بۆ هەموو کەسێک بێ ئەم بازاڕە وەکو لە سەرەتاشە باسمان کرد ئەمە تۆ ئەبێ حساباتی ئەو بکەیت کە شەڕی گەورەترین نظامی دیجیتاڵی دنیا ئاکەی ئەوانەی کە نظامەکەیان دروست کردو تۆ کێبڕکێ و بەربەرەکانی لەگەڵ ئەوانەکەیت و تۆش قازانجەکەی بەیەکی کلەوان زەرەر بکە لە ڕاستی ئەوەی کە لە دنیای میشاکە لەبەرەوە یەکەم شت زۆر گرنگە تۆ لەوە لەم مەفهومە تێبگەی و تێبگەی لەوەی کە ئەم بازاڕە لەسەر ئەساسی سایکۆلۆژیای ئینسان دروست کراوە و زۆربەی ئەو کاتانەیە کە تۆ پێت وایە ئەم بازاڕە قازانستێتێ احتیمالی هەیە زەرەر بداتێت چونکە ئەساسی خودی دروستبوونی بازاڕەکە لەسەر سایکۆلۆژیای ئینسان دروست کراوە لەبەرەوە ئیشکردن تێ ئاسان نییە بە بەردەوامی بازارێکە کە یاری بە عەسابی بەکارهێنەرەکانیەکە فمن پێم باشە پێشەوەی هەر یەکێک لەم لە داخلی بازاری کریپتۆکەرەنسی بێت سەرەتا بچێ خوێندنەوەیەکی ورد کەس بۆ بابەتەکە و ببینێت کە لە دنیای ئەوانەی کە خەبیرن لە مەجای کریپتۆکەرەنسیە ئەوانەی کە ئەکادیمین لە مەجای بازاڕە داراییەکانە گوێیان لێ بگرێ بزانە ڕای ئەوان چێ لەسەر ئەم بازاڕە پێویستە چۆن دەست پێ بکە و کەسێکی سەرەتایی بە هیچ شێوەیەک ڕاست نییە ئەگەر بێت یەکسەر بچێتە ناو بازاڕە داراییەکانەوە یاخود بازاری کریپتۆکەرەنسیە و دەست بە کارکردنەوە بەرهێنان بکات چونکە مایە پوشبوونی لێ دەرەچێت لە کۆتاییە ئەمە پێویستە لە حیاتی ئینسانە وەکو ئیش تەمەشا بکرێ وەکو کار تەمەشا بکرێ تۆ پێویستت بەوەیە کە ئیشەکەی لە بازاڕە داراییەکانە وەکو ئەوەی کە لە کۆمپانیایەک دەوامەکەی سەعات 8:09 بەیانی لەگەڵ کرانەوەی بۆرسەی لەندەن سەعات 10 حاضر بی لەسەر کۆمپیوتەرەکەت چاک و بازاڕە بگێڕی ئاگات لە مؤسسە داراییەکان بێ ئاگات لە کەناڵە اقتصادیەکان بێ و
و کار لەسەر تەطویرکردن و بەرەو پێشبردننی خۆت بکەیت لەسەر مستەوای تەکنیکال ئێمە ئەوەی کە پێی ئەڵەن خوێندنەوەی شەمعەکانی بازار بڕۆیت لە تاریخەکەی بخوێنیتەوە چۆن دروست بووە بە شێوەیە کارەکاتەوە بە شێوەیە کە توانی ئیسفادە دەکەیت دواتر لەسەر مستەوای فەندەمێنتاڵ اقتصادی دەولی چۆن خوێنیتەوە مەسەلەی سیاسەتی بانکە ناوەندیەکان چۆن هەڵەسەنگێنی چ وڵاتێک پشتگیری ئەم بابەتەکە چ وڵاتێک پشتگیری ناکە خێری تۆ لەکوێ ڕەبحی تۆ لەکوێیە پاشان ئەم بازاڕانە دەرفەتێکی تری داوە بۆ ئەوەی کە تۆ پێش ئەوەی داخلی بازارەکە بی بە پارەی حەقی خۆت دەرفەتت پێیا کە هەمان سیستەمت پێ ئەبەخشێ و حسابێکی تەجریبیت پێەیە ئەویش نەسیحەتت ناکە کە یەکسەر بچیتە ناو بازارەکەەوە حسابە تەجریبیەکە تۆ توانی بۆ نمونە $10,000 $20,000 تەنها ڕقەمە بەکاری بێنی و هەمان سەرمایە گوزاری بکەی بەڵام بە شێوەی چی پێڵەن ئەمە بە شێوەی دیمۆی پێڵەن تەجریبی پێڵەن ئەوانیش نەسیحەتیەوە ناکەن سەرەتا خەڵک بچێتە ناوێ حسابت پێدەن ئەگەر توانیت حەسب ئەو معلوماتی کۆت کردوێتەوە لە خلالی 3 مانگە لە خلالی 6 مانگە بۆ پارە تەجریبی کە پێتە قازانجت کرد زانیت سەرکەوتوی لە بوارەکە پاشان بە پارەی حەقیقی بچیتە ناو بابەتەکەەوە بەڵام بەداخەوە ئەوێکە لێرە بینرێ خەڵکێکی زۆرە وتم لە دوای قەرەباڵەخی کەوتووە و سەرمایە گوزاری تیاکەن بەبێ ئەوەی ئاگایان لێبێ کە بابەتەکە بە شێوەیەکە و لە کۆتاییشە 90 بەرەوسەرەوە تووشی مایە پوز بوون دێ دکتۆر زۆر جار باز لەوە دەکرێت کە کەسێک دەیەوێت ئەم دراوە ئەلکترۆنیە بکات بە دراوێکی دەساودەست یان دراوێکی کە بتوانێت بیکا بە پارەیەک و دوای سوودی لێ بینێ ئەمە دەکرێت ئەم دراوە ئەلکترۆنیانە بەم شێوازی لێ بکریان ئەوە تا ئەمە هەر ئەلکترۆنی و بە شێوازی ئەلکترۆنی دەبێت بەکاربهێنرێتەوە بەخۆی کریپتۆکەرەنسی بە هیچ شێوەیەک بۆ ئەوە دروست نەکراوە کە دەساودەستی پێ بکرێت بە هیچ شێوەیەک بۆ ئەوە دروست نەکراوە کە مەلموس بێ و دەستی لێ بدرێت ئەوە هەمووانەیە کە ئەو ئیدعایە کە نیەتێکی تریان لە پشت بابەتەکانەوە هەیە ئێمە لە دنیاە بۆ ئەوەی کە تۆ بتوانێت کریپتۆکەرەنسیەک بکڕی دلاوی دۆلاری دیجیتاڵی دروست کراوە کە پێوترێ USDT عادەتەن تۆ ئەگەر بتەوێ ستەیبڵ کۆینە ئەو کۆینەکە کە سعرەکەی بەرامبەر بە دۆلار دانراوە ئەو گۆڕانکاری بەسەرانایە تا ڕادێکی زۆر لە بازاڕەکانە بە 102 عمولام و کەسەکە توانێت دەستی بکەوێ فتۆ بۆ کڕینی کریپتۆکەرەنسیەک پێویستە ئەم پارە مەلموسە دۆلارە حەقیقی کە خۆت هەتە بیبێتە بازار بیبێتە جێیەک لە مؤسسەیەک یا لە کارتبانکەکەی خۆتەوە ئۆنلاین بیکڕی و پاشان بەو USDT تۆ توانی کریپتۆکەرەنسی بکڕی یعنی کریپتۆکەرەنسیش بۆ کڕینەکەی عملەی ئەلکترۆنی تایبەت بەخۆی هەیە بە هیچ شێوەیەک شتی مەلموس قبول ناکات تەنها لە حاڵەتی گۆڕینەوەکەی ڕۆیە کە دۆلاری ئەمریکی پێ ئەیکەی بە USDT ئەلکترۆنیە گەنا ئێمە لە ئێستا و لە مستەقبل و لە ڕابردووشە بە هیچ شێوەیەک هیچ دراوێکی ئەلکترۆنیمان نەبووە کە مەلموس بێ دەستی لێ بدرێت کە مەلموس بوو دەستی لێدرا نابێتە دراوی ئەلکترۆنی زۆر باشە دکتۆر وەکو زانین هەنێک کریپتۆ هەیە خودت هەنێک دراوی ئەلکترۆنی هەیە لە ئێستادا لە بۆرسەی جیهانەوە هەنێکیشان هەیە لە کاردان و خەڵک بەدەستیان دەهێنێ بەڵام نەچونەتە بۆرسەی جیهانە لەوانە کە لە هەرمی کوردستاندا زۆر باوە دراوی پایە و زۆر جار دەبینین لە دوکانەکانیشدا کڕین و فرۆشتنی ئەشیاکانیان بەم دراوە ئەکەن ئایا خەڵکی زەرمەند لەم نێوەندەدا کێن کاتێک کە دراوێک چارەنووسی دیار نییە ئایا کی ئەچێتە بۆرسەی جیهانیەوە خۆی لە ڕاستیە سەبارەت بە دراوی پای کە بەڕێستان باس ناکرێت چەک لەو دراوانەیە کە بە شێوەیەکی خۆڕایی لەسەر سیستەمێکی تایبەت بەخۆی درایە خەڵکی و هەموو کەسەکەی توانین لە ڕێگەی مۆبایلەکەی و ماینی بکات و بڕێک لەو پایە کۆ بکاتەوە هەتا وەکو ئێستا لە دنیاە سعری فەرمی نییە مەقسەدمان چێ لە سعری فەرمی هەر شتێکە لە بۆرسەی جیهانیان نەبوو تۆ ناتوانێت بڵێ سعری فەرمیە فەسعری نافەرمی هەیە سەبارەت بەوەیشی کە ئێستای کە کڕین و فرۆشتنی پێوەکە منە گەڕێنمە بۆ ئەوەی کە کڕین و فرۆشتنی پێوەکە بێ لە ئەساسەکەی تێگەشت بێ دراستەی کۆینەکەی کرد بێ ئەو مەرجانەی کە باسمان کرد بینی بێتی لە کۆینەکەیە ئەو وەکووە بەرهێنانێک تەمەشای کرد بێ وەکو جۆرێکیش لە بزنس تەمەشای کرد بێ ئەو لەوانەیە پێی وایە کە ئێستا ئەو پایی کە لە خەڵکێک کڕێتەوە بە 1000 دینارە بە دۆلارێکە تقریبا سعرەکەی لەو دەورانایەوە بزانم ئەیکرێتەوە بتوانێت لە مستەقبەلا بە چەند دۆلارێک بیفرۆشێتەوە ئیسفادەی لێ بکە بەڵام ئەوەی ئەو ئیشە ئەکات من نەسحەتی ئەوانەکەم ئەوەی کە ئیشاکەن لەوە بزانن کە سعرەکە سعری نافەرمیە بە هیچ شێوەیەک لە بۆرسەیە وجودی نییە
و ئینڤێستمنتێکی تا ڕادەیە کە توانم بڵێم ڕیسکیە مەترسیدارە فەوەیە ئیشە کە پێویستە بگەڕێتەوە بۆ خاڵە ئەساسیەکانی سەر هەڵدانی کریپتۆکەرنسی و تێبگا لەوەی کە هەم عەدەدەکەی هەم پرۆژەکەی هەم ئەوانەی کە پشتگیریەکەن کێن پاشان بە جۆرەی ئەوە و زۆر جاری سەرمایە گوزاری لەم بازاڕەیە لێرە مەفهومەکەی بەغەڵەتی وەرگیراوە یعنی هەموو شتێکە ئۆڵ ئینی پێڵێن لە بازاڕە یعنی کابرا هەرچی هەیە و نییە خاتە ناو بازاڕە داراییەکان یاخود ئەیا بە پای یاخود ئەیا بە دراوێکی تر ئەمە خۆی لە ڕاستیە غەڵەتەکەیە خۆ تۆ ئەگەر سەرمایەکیش دەبێ بە شێوەیەکی طبیعیقەی چەکە $100 پێ $10 بێ بە کریپتۆکەرنسیەکی هەڵیگری و شتێک بێ کە لە مستەقبەلە ئەگەریش نەبوو تەئسیر لە حیاتی خۆت ناکە یاخود $100,000 تێ $2,000 بە کریپتۆکەرنسی $1,000 بە کریپتۆ شتێکی طبیعی ئەمە چونکە بە ڕۆیشتن و بە نەمانیشی تەئسیر لە گیرفانی حیاتی یعنی خۆت ناکە بەڵام لێرە مشکلەکە ئەوەیە کە تەماحەکە و کە تازەی بازاڕەکە و نەبوونی معلوماتەکە وای کردو خەڵکێکی زۆر بە پارەیەکی زۆر و بە بێبەرنامە و بەرهێنان بکەن و دوایە مەشاکلی مایە پوزبوون و مەشاکلی کۆمەڵایەتی و ئەو شتانەی لێکەوێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕاوشکاری بازاڕەداریەکان دکتۆر هەرێم ڕێبوار کە لەم تەورە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیاریەکانت زانیاریەکانت بۆ مێدی کە هۆشیارێکی باشمان نابێ بە بینەران